بيو هستي وريرو خير وريرو كاكا وري كاكا شتي زوجر نقوليها از هنگ شو تلفوني كر سيوا خان كرا مالا خزورانم برا بو تلفوني كرا واز لوش بين الهمو سيكتر باكم بزوبة من المجوابية من تأجيد بكرة أنا وباكم دي سنة خريجي جنين أنا دوباره قراوة توجهي جارة طلع بير ما مردوا طلع بير ما مردوا والله چی ابو گری؟ جوابم بده. جوابم بده وقتی با حال مشته تام بکن. قسم تو با چی گری؟ هوی جناتو. در جوابم بده ولی قال یا بزنم بو چی گری با چاری مشته تام بکن. جوابم بده. کجا بس بگیریم؟ کجا بس بگیریم؟ ما میشرو. دالی خان خێر وانت کردم جعفر تۆ خیانەت لە منەکەیت؟ نا والله دالی خان ئەو چاوەندەرم کە خیانەت بکات ئەی باشە ڕقمی بروسکە بۆ کێ بوو؟ بۆ نابێ ئەزانم بۆ سێوەخانە بردووە بەڵێ بۆ ئەوم بوو بۆچی شتێکی واکەیت؟ ئێ خۆتە زایند ئەوە ئەمرە لە ئەوە بم هاتووە گەورەی ماڵە هەشتێک ئەمریکات نژێتەن فیزیکەم بووی گەورەی ماڵی چیم نەتوانم ئێستا تۆ بکەمە دەرەوانە بەڵێ تۆ ئەتوانیت بەڵام ئەمری دەرکردنی من لێرانەیە بەدەستۆنە بەدەست سێوەخانە هەر ئێستا بێ بچی ئەو مۆبایلی سێوەخانم بۆ بێ بە هیچ جۆرە من ناهێنم جعفر جعولی ئەوە بە منت جەعولی جعفر گیان تۆ منە خۆشەوێ؟ ئەرێ والله زۆر زۆر هەر شتێکە لە داواکەم بۆ مەکەیت؟ ئەرێ والله هەرچی ئەڵێی لە خزمەتا بم لە قاپشتنەوە بیگرە حتا پیاکوشتن یا ڕەبی تۆ بە قورئان پیاکوشتەکە خیرەتم نییە ئیتر هەرچی بڵێ بەسیترین شت تا ئەو گەورەترین شت من بۆ دەکەم ئەزانم خیرەتی پیاکوشتنە نییە بەس شتێکە لە داواکەم فەرموو لە ئەو خزمەت مۆبایلی سێوەخانم بۆ بێنە موبایلی سێوەخان ئەی بەستەر سەر و بەسەر چاو تۆ ئاوا بە خۆشی قسە مەگەڵا بکە بەستەر سەر و بەسەر چاو یەک دەقەم پێ ناچێت چمو یەمەوە پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شەخسیاتی زۆر زۆر قسەکانی خۆشە کەی بەیەکەوە دانیشتین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کاکە ئەرێ بابە جان ئەرێ من لە تۆ تێ ناگەم کاکی جەنبی لە ماڵ و عایلێ ناکەیت ڕۆی پاپۆرەکە خەڕی بۆ هەمیان لە خەفە تاقەریکە شێ دەبن نابێ بچی بەلار و بزانن چییە ڕۆحەکەم کاکە شاتر گیان بە ساقم ئێمە یەک سعاتە ئیژەکەی نابێت تۆزە ئیسراحەتکەین دوو سێ دقیقە احترامی خۆت بگرێت تێگەشتی ناوم زیرەکە شاتری چی عیب ناکەیت تو خۆوتێ وتە بە عەربی زیرەکەکە نازانم لە بەغاژ تۆ بە کوردی بەکاری بێنە ناوم زیرەکە زیرە خواتە بە شاتڕەکە تازە مشکلە نیە باسیەوە مەکە بە ئەلا قوربانە بم چاواکەم ئیسراحەتێ با بکەنەوە دوو سێ دقیقە ئیچەکەینەوە چا بۆ تۆ منە ئیشکرۆ تا هیلاوی دانیشی ساحەت بکەیت تو خاوەیشە تۆیکەیت بە قوربانم ئیش هەروە بە جاگەر زۆ ناڕازی کاکە جا نەتوانی بڕۆی من بڕۆم ئەمە یاڵێ تا ساحێ ماڵ دزی گرت دە ساحێ ماڵی گرت من ماڵی خۆمە تۆ چۆن نەتوانی من دەرکەیت کاکە مشکلم هەیە برا تەعزیێمەیە بە زۆر سەیرە هەڵام زۆرم حەزە تازێ ئێستا ئاچم خۆمە گۆڕم یەمە تازێ کورە کاکە بۆ کوێ بۆ تازیەکە بە قوربان درۆم کرد کاکە دەبڕە دەرەوە بە ئیشەکەمان بکەین کاکە چۆن گیرم خۆت دەزەم ئایلەشتە خوا نەجاتم بینە دەستیان باشە ئەو بۆ منەڵێ شێت شاتر ترانی خۆت بدە ئەو بە چێڵی شاتە پێم نەوتی بڵێ زیرە عیب ناکەیت ئەزانین چۆن تۆ خۆوەتە زیرەکەکە بیکەی بە عەربی چووکە لە بەغاژیایی ئەوێ بە شاتر بەسەر چاو کاک سەعات لە دەمە نیەتە دەڕۆی شاتر ها احترامی خۆت بگرە زیرەک عیب ناکەیت سەعاتی زیرە تەواو زیرەک چۆن گیرم خۆت بەدەستیەوە دەی بە حیسیەتم شاتر کوڕی شاتڕی پیاوێکی بەڕێزی پیاوێکی بە شەخسیاتی زۆر زۆر قسەکانی خۆشە کەی بەیەکەوە دانیشتین باسی ژیانی خۆم بۆ بکەم و کفتەیەکی خۆشیشی بۆ لێنێم چی بووە؟ ژیان چی بووە بە قوربان چی بووە کاکە؟ بە قوربانی سەرە بم چی بووە بە تاقەتان بووە؟ باوکم بەتەوە سێوەخان بێنێ سێوەخان کێیە؟ دابیری دالی یەڕۆ ئەو پیرێژنە ئەلێرە گریاری زۆر دیارە ساچ
ساچم بۆیە ساچم بۆی خەوتان دەبێت کاکە 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 ئەوە تۆ لە شوێ بۆ جواب ناییتەوە ئەوە چییە؟ خوشکم هاتی کرد لەکوێ ئەزانی ئاسی هەستەکەم دەستەکەی بەچی عاشقم بوون چی؟ یەکێک عاشقم بووە ئەم یەکە چییە لەکوێ کاکە؟ سێوەخان ئەیە ڕوو ئەو پیرێژنە؟ مەڵێ پیرێژن بابا ئەوە دەوڵەمانە بە ڕواڵەت تێمەکەوە ئەوەی سەر دڵی تەڕە بەخۆ ئەوەی لێکە تەشتی ئەوی تێ کورێ کاکە تۆ باسی چیەکەی ئەو ئێمەیان لەکوێ و تۆ من قەت بەوە ڕازی نابە ئەو بێتە قسمەتی تۆ ئەبەت ئاسیا دەنگ بەرز مەکرد مامناڵەکان جوان لێ نەبێ بابا چی لە خۆ تۆ ڕازی نیم سەد جارم پێ وتم ژنم بۆ بێنە بۆ نەهێنام وەڵا بۆ ڕازیم من کورە کاکە بیکرد لە ڕای خۆ ئەو پیرێژنەکەی ئەو کەی تۆیان وتووە کاکە من بۆ ڕازیم تۆ زۆر سەیریت ئێستا بۆچی هاتووی وەڵا بۆ هاتم وتم زام چی بخۆین ئیتا ئەو مناقەشەیەوێت فەلافل یعنی فەلافل فەلافلیان بۆ ئەهێنین ڕێک و پێک یەکی چەند لە فەیان خوارد بابی خۆم فەلافلەکە هەرزانە با فەلافل ئەیە کاکەوە هاوارهاوارە چی بەدەم هاوارهاوەریەوە هات فەلافل بە لە چی تر یەخوا بەخێر دەنگتان نەگاتەوە کۆڵانیە و سەرەی هاوار دەقەیتێکە لە ئیشەکان ڕازیت نەوەڵا ڕازینم ڕازی چیم سانچوارە دانیشۆ لە ژوورە خواتەوە خەوێنەوەڵا ڕازینم تۆ ئێستا کاک شاتڵگیان تۆ چیە خۆی مەڵێ شاتر قوبوڵی ناکەم ئەوە کاک زیرەکە لە کەس قوبوڵ ناکەم پێ بڵێ شاتر کەس ساقی و گیرەتەوە بم شاتر نەما شاتر تێ هەڵە کاکە زیرەک ئێستا چیە خۆیت وەڵی ئێمە داوای فەلافلمان کرد جازە نابێت حەزەکەین بزانین چییە خۆی بۆی کە بای کورە فەلافلی چی گۆش و کەباب وەرە متانەکڕ ڕۆحەکەم لەسەر گیرفانی منە تۆ لە خۆتەوە چی قساکەیت کاکە جامەرە سێژی فاری توێ ئەی من لەخوا بەزانێ وەزم باشە دەوڵە من و حەزەکە بۆتان بکڕم بەجدیتە یعنی داوەتی توێن هەمووتان داوەتی من ئەزانیت چۆن هەر هەمووی قۆزی داواکە بەس من قۆزیێکی دەبڵ با لەسەری سێکە بابیشە بێت حەزگەی پێنج بخۆ بە قوربانە بم ئەوەی پێیوتی شاتر بەس بە خۆم بڵێ کورە دەمی بشێنە دەبێنە ماچ ئەوە من پێم کاکە زیرەک بێنە ماچ بە ساقی و دڵە بم باوکەرەوە لەکەی خۆ نەشتووە کورە من هەموو ڕژێ سێجا خۆم بەشۆم بۆ تۆڵی چی با تۆ قوربانی. خۆت دەمە نازانم چی خوارد سوێرە احتیمالە خەشوانی سوێرە خواردووە کاکە زیرەک گیان سەد چاو فەرمو چاو خۆش بۆ من ڕشتە دەیخوا بەڵێ سەد چاو باوکەرەوە شاتری وابێ عەقڵم کورە نەبی کاکەکەی وەختی ئەوێ ئێستا داواکەم با ڕاکی خێرا سفرە ڕاکی سفرێن دەوڵەمەدانە قوربان وەڵی ئەوە چێکم بەتەمام ئەمانە لابم بیکەمە مێزی بلیار مێزێدانم چیەکەم پاچێکە بۆ نەوێڵاوە تا هاچی لێ دەکرد ڕادەبێری ها یەکەم زارم زای نەشتا پێت نەگرتیەوە هاڵەکەی باشە سەفەر بینە کا داپیرم داپیری وەی تخوا داپیری هێشتا لە شیر نەبڕاوەتەوە چێ دیستان چ گۆڵبان ئێستا زاندووە پیاو ناتوانین دوو سەعبەت لەگەڵ کاتن وایە کا داپیرم واز لە قسانە بینە جامە چوزام داپیرە بڕە خۆمی دۆزدەرەوە داپیرم بڕێ ڕادە چوزانم ئەوەندە خێرت نییە ئەوەندە خێرت نییە ئەوەندە